ئەم کاتان باش بینەرانی زاری کرمانزی محەممەد ئامۆکەین بە شێوەیەکی ڕاستەوخۆ لەگەڵتانم. دیارە زیاتر لە 2 کاتژمێر دەبێت لۆفەکانی سپیرە قەڵەباڵغێکی زۆری پێوە دیارەوە لێ دروست بووە بە گوتەی هەندێک لەو شوفێرانە یاخود لەو کەسانەی کە لێرە بوون قسەیان بۆ ئێمە کرد بۆ زاری کرمانزی باسییان لەوە کرد دیارە هۆکاری دروستبوونی و قەرەباڵغێ دەگەڕێتەوە بۆ ئەوەی کە بارهەڵگرێک شوفێرێکی بارهەڵگر لێرە لەو لۆفانە لەگەڵ ژمارەی گەشتیاری عەرەب دەبێتە دەمەقاڵیان و دواتر شەڕ دروست دەبێت بەو هۆیەوە قەرەباڵغێکی زۆر لە لۆفەکانی سپیلێک دروست دەبێت. ئەمەژونکێکرد دیارە دروستبوونی ئەو قەرەباڵغێ لە پێچەکانی سپیلێک دەگەڕێتەوە بۆ ئەوەی کە شەڕ لە نێوان گەشتیاری عەرەب و بارهەڵگری کورد بارهەڵگرێک بووە دواتر کە دەگوترێ ئەو شاید حاڵانەی کە کەمێک پێشێستا نەیانویست قسە بۆ لە کامێرای زاری کرمانزی دەرکەون باسییان لەوە کرد کە ڕووداوەکە گەشتیارێک شوفێرێکی بارهەڵگیر هاتووە ژمارەیەک گەشتیار کە پاسێکی گەشتیاری عەرەب بووە بە هەر هەمویان ئەو شاید حاڵانە باسییان لەوە کرد کە بە هەر هەمویان بە شوفێرە کوردەکەیانداوە و دواتر هەندێک شوفێری تری بارهەڵگر هاتوونە بۆ ئەوەی کە پارێزگاری لە شوفێرە کە بکەن یاخود شەڕی لەسەر بکەن بۆیە جەنجاڵیەکی زۆر لە دروست بووە و زیاتر لە 2 کاتژمێر دەبێت بەم جۆرە ڕێگای سپیلێک بەرەو ئیدارەی سربەخۆی سۆران و بە پێچەوانەشەوە لە ئیدارەی سربەخۆی سۆران بەرەو شوێنەکانی تر بەم جۆرە گیراوە و ئەمەش لە کاتێکدا هێزەکانی پۆلیسی هاتوچۆ لێرەن بۆ ئەوەی کە هیچ نەبێ ئەم بارودۆخە کۆنتڕۆل بکەن و ئۆتۆمبیلەکان دووبارە ڕێگاکە بکەنەوە. دیمەنی ئێستای ڕاستەوخۆی پێچەکانی سپیلکە بە گوتەی شاید حاڵەکان کە ئێمە لەبەر قەرەباڵغێکی زۆر زیاتر لە کار زۆرە بووە. ڕووداوەکە بەم جۆرە بووە دووبارە ئەکەمەوە کە گەشتیاری عەرەب لەگەڵ شوفێری بارهەڵگر لێرە شەڕیان بووە و هەر ئەوەش هۆکاری ئەو دروستبوونی ئەو قەرەباڵغێ بووە کە 2 کاتژمێر دەبێت لە پێچەکانی سپیلێک بەم جۆرە قەرەباڵغی دروست بووە. هێزەکانی پۆلیس لێرەن بۆ ئەوەی کە جەنجاڵی لە ڕێگایەکە کەم بکەنەوە و ڕۆژانی هاتن ڕۆژانی پێنجشەمە و جومعەم ڕێگای قەرەباڵغ دەبێ بەڵام ئەمڕۆ چوارشەمەیە گەشتیارێکی زۆر خەڵکێکی زۆر بەرەو ئیدارەی سربەخۆی سۆران دەچێتەوە بە پێچەوانەشەوە دوای مانەوەیان دەگەڕێنەوە شارەکانی تری هەرێمی کوردستان. ئەمە بوو کۆی ئەو زانیاریانە کە بۆتانم گواستەوە بەهۆی دەمەخاڵەیە یاخود شەڕی نێوان گەشتیاری عەرەب و شوفێری بارهەڵگر بە گوتەی شاید حاڵەکانەوە قسەی ئەوانە لە بەرەوەیمە کە گەشتنی ئێرەم شوێنە هیچ شەڕ و ڕوبەڕووبوونەیەک نەبووە بەڵام تەنها ئەو شاید حاڵانە قسەیان بۆ ئێمە کردووە تەنانەت هەندێک لە پۆلیسیش ئەو زانیاریان بەمەدا کە ڕووداوەکە بەم جۆرە بوو و قەرەباڵغێکەش لەبەر ئەمە دروست بووە.